سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێ پرۆگرامی سفرێک ژیری ئەمڕۆ ئەڵقەی ژمارە 300 تۆمار دەکەم لە دوای 300 دانە هەفتە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵقەیەکی نوێ لەگەڵتانە گەیشتینە مایلستۆنێکی زۆر گەورە پێشکەوتنێکی یەکجار گەورە یەکەم بەرنامەی ڤیدیۆ گەیم پێ وایە بەگشتیش بەرنامەی یوتیوبی هەفتانەبی 300 دانە هەفتەیە لە کوردستان بەردەوامە بە زمانی شیرینی کوردی لەبەرەوەی وعدم دادەی بەردەوام بین یەکجار دڵخۆشم و خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەڵقەی ژمارە 300 تۆمار دەکەم 300 دانە هەفتەیە من لەگەڵتانە مەگەر لە بیرتان بی ئەمە شێوەی من بوو ساڵی 2020 کە دەستم بە بەرنامەی سفرەیەک ژیری کرد ڕێک 22/2020 دەستم پێ کرد ئەوە نزیکی 6 ساڵ زیاترە 6 ساڵ و 2 مانگ 3 مانگە بەرنامە بەردەوامە هەموو هەفتان ئەو بەرنامەم تۆمار کردووە لە یوتیوب و تا ئەوکەسش بەردەوامە شێوەم لێوانە پێماوی زۆر سپۆرترم لەبەرەوەی لێرە زۆر گەنجترم مەستە پیر بوومە مەسەن هەفتەی ڕابردوو لەدایک بوونی 32 ساڵم بوو کە یەکجار گەورە بوومە بەڕاستی بەرەو پیربوون دەچم ئۆکەی موم سپی بووە پرتم سپی بووە ڕیشم دانەدانە سپیەتی بە دیار دەکەی خۆم بە خۆشحاڵ دەزانم ئۆکەی یوتیوب یەکێکە لەو شوێنانەی هەفتانە بۆ جارێکیش بێ بەرنامەی سفرێک ژیری هەر دەبێت تۆمار بکەم وەکو دیسپلینێک بۆ خۆم داناوە دەبێ بیکە بۆ ئەوەی هەم لە پێشکەشکردنی هەواڵ زانیاری کۆکردنەوەی زانیاری پێشکەشکاری بە پاش نەکەوم وەروە کۆمەڵگەیەکی گەیمینگی زۆر ناوازەمان هەیە لە یوتیوب کە ئەم زۆرە ڤیدیۆیانە نابینن بە زمانی کوردی بۆیە دەبێ هەمان بێ بە هەر شێوازێک بێ دەبێ هەمان بێ سوپاسی هەموو پشتگیریەکانتان دەکەم لە ماوەی 6 ساڵ لە ڕابردووی سفرێک ژیری یەکجا خۆم بە خۆشحاڵ دەزانم تکات دەکەم دگمە لایک سبسکرایب لەبیر نەکەن لە ماڵقەی بگەنە 5000 لایک قابلە خۆ چییە قابلە چییە دگمە لایک دابگرن زۆر سپاسان دەکەم پارەز بە بەرنامە بکە گەورەترین داشکانەکانی ئەم هەفتەیە و یاریەکانی ئەم هەفتەیە لەلایەن ئۆڵ فۆر ڕێز بەم شێوازەی نرخەکانمان کۆڵ ئۆف دیوتی ڤانگارد هەرزانتی نرخی تەنیا 8000 و 7000مان هەیە سەکیرۆ هەرزانتی نرخی 8000 ناتوانی وەری بگری کۆڵ ئۆف دیوتی بلاک ئاپسی 6 بە 10000 ناتوانی وەری بگری ڕێد دەد ڕیدەمشن 2 تەنیا 10000 دینار کریمزن دەزۆرت کە یاریی زۆر نوێیە چەند هەفتەیەکە بڵاو کرێتەوە گێمەران زۆریان بەدڵە 50000 دینارە ئەلدن ڕینگ شادۆ ئۆف 3 بە 30000 دینار کۆڵ ئۆف دیوتی بلاک ئاپسی 7 بە 10000 دینار GTA 5 بە 10000 دینار کراش سپایرۆ بەندڵ هەردوو یاخود چەندیارێکی تێدا بەندڵە بە شێوەکان هەم کراش تێدایە و هەم ئاسپایرۆ تێدا بە 7000 نەک یاری زۆر ناوازن و پێویستە گەیمەرانی کورد بیکە کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 تەنیا 10000 دینار کۆڵ ئۆف دیوتی کۆڵد وۆر تەنیا 15000 دینار باتڵفیلدی 6 تەنیا 25000 دینار ئەمانە لە ئۆڵ فۆر ڕێز بەردەستن و ئەگەر یاری دیکەشت دەوێت لە ئۆڵ فۆر ڕێز بێگومان لە دیسکریپشن لینکی ئۆڵ فۆر ڕێز لە سوشال میدیام داناوە دەتوان کۆنتاکتیان پێ بکەم بڵێن لەلایەن ژیرەوە هاتوون هەر یاریەکتان دەوێت لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس PC یان خزمەتگوزاریی پلەیستەیشنت دەوێت پلەست دەوێت ئەکسترا دڵەکس و تەرتیباتیان هەیە گەیم پاس بە هەموو شێوازەکان بەردەستە نێتفلیکس بەردەستە یاخود هەر شتێکە دێ لە دنیا ڤیدیۆ گەیم کڕین و فرۆشتن کڕین بێ پەیوەندیان پێ بکەن بۆتان دابیندەکان سپاس بۆ ئۆڵ فۆر ڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری بێمە سەرەوە یاریانی لە مەفتەیە بڵاوکرانەوە یاری سامسن لە مەفتەیە بەردەست بوو کە یاریێکی AA بچووکە بەڵام بە ستایڵی شرنجڕاکێشە دەڵێن زۆر بە کوجیتی دەچی بەڵام بەداخەوە بە جیتی ناسی لە بەرەو یاریەکە خۆی ئۆپن وۆڵد نیە تەنیا لێخوڕنی ئۆتۆمبیلەکەی بۆڵدە باشترین شت بیرتان بێنمەوە یاریە چۆنە وەکو درایڤەری کۆن بە بیرتان بێتەوە لێخوڕنی ئۆتۆمبیلەکەی لە ماپێکی نیمچە کراوەیە بەڵام خۆی یاریەکە کە لە ئۆتۆمبیلی خوارەوە شتەکان زۆر سنووردارە تەنیا شۆڕکردنەوە چیرۆکەش سەنجاکێشەکە لە سزمبەر بووە قەرداریان دێکەسە دەبێت لە کۆتایی هەموو ڕۆژەکانی ژیانی کۆمەڵی پارەکۆ کاتەوە بەشێ لە قەردەکەی بداتەوە گەرنا ئەو کەسە خراپەکەرەکەم بە دوو دەکەون نمرەی 50 بەرەستێناوە بەداخەوەم زۆر کە من گەیمەرانش 5.6 پێداوە بەڵام لەگەڵ ئەوەش دەڵێن هەندێکشی تێدایە کە سەنجاکێشە بەڵام هیوادارم کێشە تەکنیکەکانی زوو چارەسەرکەن بۆی گەیمەران بەڵام کێشە تەکنیکی زۆرە دی ئۆکۆڵتس یاریی نوێ لە مەفتەیە بڵاوکرایەوە بە 67 بڵاوکرایەوە گەیمەران زیاتریان بەدڵ بوو 7.9 پێداوە گەرکەیفت بێت ترسناک دێم یاریی نوێتێنە مەفتەیە بەڵام هەفتەی داهاتوو کۆمەڵە گاری بڵاو دەکردنەوە کە هەندێکیان جێگەی سەرنجن بەتایبەتی یاری ریپلیست کە من هەفتەی داهاتوو ئینشاڵڵا تاقی دەکەمەوە لەسەر PC ئێکسبۆکس PS5 بێگومان بەردەستم پێوان PS5 نیە زارێت تەنیا ئێکسبۆکس PC بەڵام دار لەسەر PS5 شتێکی لە بابەتان ێگە هەڵە نەبووم یارێکی سایت سکرۆڵی
سەرنجڕاکێشە و بە شێوەیەکی پیکسلی دروست کراوە کە باسی ساڵان 1970ەکان دەکات بە کوچی ڕۆک بەڵام بە ستایلێکی ڕێترۆ فیوچەری دروست کراوە کە زۆر سەرنجڕاکێشان وەروە لە هەفتەی داهاتوو دیڵسێکی نوێ لە بۆ یاری ئەتۆمیک هارت بڵاو دەکرێتەوە بەنای بڵەد ئۆن کریستڵ کە پێی دیڵسی ئەواتە بە پارەی بە خوڕایی نییە بەڵام بەشی دومی یاریەکەش خۆی لە بەرەمێنانە کەواتە دەتوانی زیاتر لە چیرۆکی یاریەکە قوڵ ببیتەوە وەرەوە یاریی نەمانێ کەفڵووی بە ناوی The Cosmic Abyss بڕیار لە هەفتەی داهاتوو لەسەر تا پلاتفۆرمەکان بەردەستبی گەر نازانانی و یاریە چیە یارێکی نیمچە ترسناکە پێم بینی ناو وێزگەشتە بزەبت زۆر نەخینەوە بڕاستی بەڵام دێمۆیەکەی بەرزتەگە و کەسانە حەزیانێتان دێمۆیەکەی تاقیکەنەوە وەروە یارێکی کۆنی پیسیمان هەیە کۆنیان چەند ساڵ گڵەکەێتەوە بەڵام سە پلەیستەیشن و ئێکسبۆکس و سویچیش لەم هەفتەیە بەردەست دەبێت بە ناوی Death by Scrolling کە یارێکی خنجیلانەی جوانە بۆ کەسانی کیفیان پێدێ وەروە بۆ گەیمەرانی فۆرتنایت ئەگەر تا ئەوکەستە مۆدی چیرۆکیەکەی فۆرتنایت نەکردووە لەم هەفتەیە دەبێتە فری تو پڵی واتە بە خۆڕای دەتوانانی بیکەی پێشتر بە پارە بوو لەم هەفتەیە لە 16 چوار دەبێتە بە خۆڕایی لەسەر تەواوی پلاتفۆرمەکانتوان بە خۆڕایی ئەم ئەپدەیتە نوێ وەربگرن و چیرۆکی یاری فۆرتنایت بکەن کە خۆی بیدا بڵاو کرایەوە بە ناوی Save the World بەم شێوەی بڵاو کردووە مۆدی ئۆنلاین و باتڵ ڕۆیاڵەکەی بۆ هات وەروە لە هەفتەی داهاتوو یەکێک لە یارە چاوەڕوانکراوەکانی خۆشم بڵاو دەکرێتەوە کە یاریی ڕەشسپێکەیە بە ناوی ماوس PI4 کە من زۆر چاوەڕوان لە بەرستایلەکەی بە کارتونی کلاسیک دەچێت زۆر بە کەپێت دەچێت بەڵام ڕەشسپی و کامێری کەسی یەکەمە تەقەکەرە دەمانچەکان زۆر جوانن گەیمپڵی زۆر قش دیارە من لە ڕۆژەکەم بێگومان دەیکەم چێری کە حەزی بە جۆرە یاریانەیە لە کۆمەنتی نووسیم وەروە لە هەفتەی داهاتوو یاری پراگمارە بڵاو دەکرێتەوە کە یاریەکی نوێی کاپکۆمە جەماعەت ڕوزنی بەڵام یاریەکە بێگومان پەیوەندی بە ڕوزنی بڵەوە نییە یارێکی نوێی خەیاڵ زانستیە لەسەر وێزگەیەک لەسەر مانگ کە گەیمپڵەیەکەی جێگە سەرنجە لەبەرەوەی گەیمپڵەیەکی ئاسایی نییە ڕاستە کامری کەسی سێمە بەڵام تۆ وەکو مرۆڤێک ڕۆبۆتێکی کچی بچووک لەگەڵە هەردووکتان بێکەوە کار دەکەم بۆ ئەو دژمنەکان ناوبن کارکردنەکەش بە شێوازێکە کە تۆ تەقە دەکەی بەڵام دژمنەکان زۆرە بەرگریەکیان لاشیان هەیە کچەکە یاخۆ ڕۆبۆتەکە دەبێت بەرگریەکان لاواز بکە لە ڕێگەی هەندێک حرکات کە تۆ دەبی پیکە بێگوماوەکو گەیمەر بەڵام این دەتوانین تاقییان لێ بکە بیان کوژی کە دوو گەیمپڵێ دێک کاتدا کە زۆر خەڵک بەدڵیان ئەو کەسانی کە تاواکەستە پریڤیان کردووە چاڕوانم بەڵام نرخیارەکە گران $6 شتانێ هیوادارم لە داهاتوو بتوانم بیکەم لەو ئابووری ئێستا $70 لەمانجی مانگانە ناتوانم هەم پارێ سەرف بکەم وەکو خۆم بۆ بیگوانی وەژ ناتوانم بۆ بیارێ دەبێت چاوەڕام لە داهاتوو بیکەم بەڵام سەرنجڕاکێشە وەرەوە یاریەکانی پلەیستەیشن پڵس بۆ کەسانی پڵسیان هەیە لەم مانگا مانجی چوار ئێستا بەردەستن هەر یەکە لە یاریەکانی لۆرد ئۆف فۆڵۆم بەردەستە توم ڕایدەری 1 و 2 بە شێوەی ڕیماسەرکرا بەردەستە لەگەڵ یاریی ئۆنلاینمان هەیە کە من زۆر بەلامەوە گرنگیەوە بەلای ئێوەش باگرنگ نەبی بێمە سەر یاریەکانی گەیم پاس چۆنێک یاری لەوە گەیم پاس هاشکراکران بەڕاستی بەڵام ئەباسی هەمووی ناکەم بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بیکەن FBC فایبرێکە یاریشی نوێ زۆر کۆ نییە توان بیکەن ئۆنلاینە بەڵام ئۆنلاینێکی باشە نەک ئۆنلاینێکی گەندەکان پلانت کۆستەر شاری یاری بەشی دووەم کە یاریەکە زۆر سەرنجڕاکێش و خۆش دیارە من بەشی یەکەم هەندێک کردووە بەڵام بەشی دووەمیش لە مەفتەیە بەردەست دەبێت هەیلیز دوو دێتە سەر گەیم پاس کام یاریی نوێ بێگومان ڕۆژەکەم دەسە گەیم پاس ریپلیسمان هەیە دێتە گەیم پاسی ئۆڵتیمیت کامەش یاریی نوێ ئۆبلیڤیان دێتە پریمیەمی ئەمانە یاری باشن کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر بەشی یەکەمە یاخود 2019کەیە یەکەم جار دێتە گەیم پاس توانم بیکەن یاریی نوێ کۆڵ ئۆف دیوتیە بێگومان دەیزیت هەیە ڤامپایر کرۆلەرز هەیە یاری زۆر تێدا میهم گەیم پاس چی باش لە بۆ گەیمەرانی مەفتەیە بەردەستەخە بێمە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و تۆنێک هەواڵمان هەیە لە پلەیستەیشن لە هەفتەیە تێکی پڕ هەواڵ و بەڕاستی بە پلەیستەیشن سەرەتا گەورەترین زانیاریمان دەستکەوتووە لەسەرەوەی کە پێشبینیەکەوان لە هەفتەی داهاتوو ڕێک 16 یان 15 مانگ زیاتر دەنگۆیەکان 16 مانگە لەبەرەوەی نێت دەهەیت یەکێ لە لیکەرە بەناوبانکان دەڵێت 16 مانگ ستیت ئۆف پڵێک لەوانەیە ببین لەو تاریخە تایبەت بێ بە فێر پارتی واتە کۆمپانیەکانی دیکە لەوانە یەک دو یاری پلەیستەیشن شتێدا بێ بەڵام زیاتر فۆکس دەکەنە سەر یاری فێر پارتیەکان واتە یاریەکانی کۆمپانیەکانی دیکە بەڵام وەکو ستیت ئۆف پڵی گەورە لە بۆ پلەیستەیشنی کە تایبەت بە یاریەکانی پلەیستەیشنی دەڵێ لە مانجی 5 یان سەرەتای 6% دەیبینین بەڵام زیاتر ئەم ستیت ئۆف پڵی کە پێشبینی دەکەن دەهێت لە هەفتەی داهاتوو ئەنجام بدرێت تایبەتی بە فێر پارتیکە بگومان پلەیستەیشن کاری وا دەکات هەموو ساڵی کردوێتی وەکو دەزانین شۆکێز داوەکوێستا ساڵێکە لەمان بینیوەتە دەتوانم بڵێم پێشبینی ناکەم شۆکێز چی دیکە لە ژیانماندا بین مەگەر پلەیستەیشن 6 تێدا ئاشکرا بکرێت بەڵام شۆکێز نابینین
ستێت ئۆف پڵەیمان هەیە هەندێک لە ستێت ئۆف پڵەیەکان یاری گەورەی تێدایان دەچیان تەنیا یاری بچووکن هەندێکیان ثێرد پارتین هەندێکیان فەرست پارتیش تێدا یاری سۆنی تایبەتی خۆی تێدا بەڵام ئەم ستێت ئۆف پڵەیانە تۆزێک گرینگن لە بەرچەند هۆکارێک یەکەمیان کە ئێستا ئەجەندای سۆنی گۆڕاوە کارکردنی سۆنی گۆڕاوە یە گرنگی بە یاریەکانی PC نادا چی دیکە یاریەکانی پلەیستەیشن بە شێوەیەکی تایبەت only on پلەیستەیشن لەمە دووە بڵاو دەکاتەوە وەکو یاری سینگل پلەیەرەکان بەڵام بێگومان مەڵتی پلەیەرەکان هەبەردەست دەخات لەسەر PC بەڵام استراتیژی پلەیستەیشن تۆزێ دەبێت بگۆڕێت لە بەروی ئێکسبۆکس خەریکە بەرەبەرە دەگەڕێتەوە کە زۆر دڵم پێی خۆشە لە بەرەوەی وا دەکاتنکەوە منافەسەکە خۆشتر بی دەبین دیبینیتانە کە منافەسەکە تۆزێک لاواز بەوە ئێکسبۆکس تۆزێک وازی لە وەزعی هینە پلەیستەیشن یەکسەر نرخی کۆنسۆڵەکەی زۆر بەرز کردەوە بەرزی کردو بەڵام یەکجار زۆر بەرزی کردەوە لەبەرەوەی منافەسەی زۆر کەم بووە هیوادارم منافەسە بگەڕێتەوە لەبەرەوەی ئێمەنگی مەران قازانج دەکەین وەکو یاری پێشبینی ناکەم هەفتەی داهاتوو یاری زۆر گەورە ببینین پێم وایە یاری گەورەکان لە بۆ هاوین مانجی 5 سۆنی لەوانێ لەوێ یاری زەبەلاح پیشان بدا هەرچەندە دوو یاری گەورە و زەبەلاحشی هەیە ئەمساڵ بڵاوی کاتەوە نمونە لەم مانگە لە مانجی 4 یاریشی نوێی وەکو ساڕۆس بڵاو دەکاتەوە وەروە وۆڵڤرینیشمان هەیە کە لەسەر لە کۆتایی سا بڵاو دەکرێتەوە بەڵام جگە لەو دوو یاریە نازانین سۆنی خەریکی دیکە مەگەر یارێکی گارۆڤاربی کە بڕیارە ئەمساڵ ئاشکرا بکرێ ئەوەی کۆڕی باڕۆ کاری لەسەر دەکات لەسەر کارکتەری فێە هاوژینی دووەمی کرەیتۆسی جگە لەمانە نازام بەڵام هیوادارم هەفتەی داهاتوو ئەگەر بکرێ یاری خۆشببین وەک بێگومان ئەگە بکرێ بە لایڤ ستریم من دەیوازمەوە بێ مەسەر خەبەرێکی دیکە کە هەفتەی ڕابردوو تۆزێکم باس کە بەڵام سزانیاری زیاترمان هەیە لەسەر هاندهێڵدەکەی پلەیستەیشن 6 کە سۆنی بڕیارە لە ماوەی 1-2 ساڵی داهاتوو بڵاوی وکاتەوە ئەم هاندهێڵدەی سۆنی هەندێک زانیاری نوێمان هەیە لەسەر پاوەری هەفتەی ڕابردوو باسی ئەومان کرد کە پێشبینیەکان وان پاوەرەکەی نزیک بێت لە ئێکسبۆکس سیریز S یاخود بتوانێت هێز وتوانێت ئێکسبۆکس سیریز S بەکاربێنێ لەبیر مەکەن ئەمە هاندهێڵدا پاتری پێوەیە بۆی نابێ زۆر باقوت بێت لەبەرەوەی پاتێکی زوو خلاص دەبی و قەبارەشی بچووکە پێویستی بە فان و شاشە و هەمووشتی پێکەوەیە وەکو مەسەر پلەیستەیشن 5 تەبیعی نییە بڵێ پڕقوتی بکەن ناچارن تۆزێک پاوەری دابەزێنن بەڵام لەمەفتەیە نیۆگاف یەکێک لە لیکەرە بەناوبانگەکانی هاردوێردی کۆمپانیاکان بە تایبەتیش کۆنسۆڵ و سۆنی و مایکرۆسۆفت ئەوانە لەگەڵ کێپلەر ئارتوی دووبارە قسەیشکەیە کرد دەڵێن ئەم جارە دەڵێن ئەو هێز و توانایی کە پێیان وایە یاخود ئەو دۆکیومنتانی دەستیان کەوتووە لە ئێکسبۆکس سیریز S بەقوەترە لە ڕووی پرفۆرمەنسە ڕاستۆرایزیشن واتە پرفۆرمەنس واتە بەسەر پێبوونی یاریەکان FPS یاریەکان لە ڕووی ڤیژوەڵ و گرافیکی یاریەکان تەنانەت دەڵێن لە ڕووی ڕێی ترێسینگ و مثلەن جوانی گرافیکی یاریەکان لە ئێکسبۆکس سیریز S بەپێی ئەو دۆکیومنتانی کە ئەوانە بینیان دەڵێن بەهێزترە کە ئەمەش سەرەتایەکی باشە بۆ هاندهێڵدەکەی پلەیستەیشن بەڵام لامان کات فکرەوە دەکەم وەکەلوانی نرخی زۆر گرامی ئەگەر وا بەهێزبی نرخی گران دەی بەڕاستی مەسەن دەزانین کە ئێستا مەسەن کۆمپانیای وەکو ئەیسوس ڕۆگەڵای دروست دەکات کە بەقوەترە لە ئێکسبۆکس سیریز S بەڵام نرخی چەندە بۆی نرخی $1000 بوو بۆ $1200 پێم وابێ ئێستا لە ئەمریکا نرخی بوویتە $2000 وا بەو شێوازە بەرز بۆتەوە کە یەکجار گرانە هیوادارم بەقوەت بی بەڵام بەو شێوازە گرانیش نەبی سۆنی پێدەچێکەوە ئەپدەیتی پلەیستەیشن 5 UI-کە بکە سیستمی پلەیستەیشن 5 بکە ئەوە پێی چەندین وێ نەبی کە لە ئۆنلاین بڵاو کراوەوە لە ڕێگەی بێتا تێستەرەکان ئەو کەسانێک کە زووتر پێش خەڵکی تاقیکردنەوە لەسەر UI-ئەکان دەکەن پێدەچێکەوە وەکو پلەیستەیشن 4 و پلەیستەیشن 3 سۆنی لەسەرەوە مینیو باری گەڕاندبێتەوە نمونە لە بیدایەتەکەی دوگمەی پلەیستەیشن پلس دەبینین دەتوانین بە L1 و R1 ئەم کاتەگۆریانە بگۆڕی مەسەن بچتە ناو پلەیستەیشن پلس ڕاستەوخۆ بچتە ناو پلەیستەیشن ستۆر فرۆشگای پلەیستەیشن ڕاستەوخۆ بچێ ناو ئەو یاریانەی کە مەسەلەن ئەو دەستکەکە بزەبت ئازان بمانای چ دەی لێکوانە ئەو یاریانەیەکە ئێستا دەیکەی ئەو یاریانەیەکە ئینستۆڵ کراوە مەسەن ئەوی دیکە دەزانینکەوە هەم ئەو یاریانەتە و هەم چاکۆشەکانی لەگەڵەواتە ناو لایبرەریەکەی خۆتە لە یاکەی دیکەش بێگومان میدیایە مەسەن نێتفلیکسە یوتیوبە ئەپلیکیشن تەرتیب باشتە لەوانەیە بتوانانی کەستمایزیشی بکەین مەسەن بەکەی خۆ دەستکاری و دوگمانە بکەی لەسەر بشاندرێ بەڵام پێدەچێت کە ئەمە سۆنی کاری لەسەر بکاتن لە ماوەیەکی نزیک بۆ هەمووان بەردەستی بخە بێ مەسەرەوەڵەکی دیکە کە دڵخۆشکارە بەڕاستی بەتایبەتی بۆ کەسانێک کیفیان بە پلەیستەیشن 3 هەیە وەکو من لەبەر یاری ناوازە لەسەر پلەیستەیشن 3 بەجێ ماون کە ناتوانین بیانکەین یان دەبێت پلەیستەیشن 3 دەبێت یاریەکانی پلەیستەیشن 3 زۆر بە زەحمەت داینە سەر پلەیستەیشن 4 پلەیستەیشن 5 لەبەرەوەی کاتی خۆی پلەیستەیشن 3 زۆرم باس کردووە سیستەمەکەی کە بۆی دروست کرا X86 و X64 نەبوو بەڵکو سیستەمێکی تایبەت بە خۆی بوو پرۆسەسەر شتەکانی تاواو جیاواز بوو بۆیە بە زەحمەتی دیارەکان دەبێت دووبارە کۆنڤێرت بکرێن بێنە سەر کۆنسۆڵی نوێ بەڵام لەسەر PC ئیمولیشنێکمان هەیە بە ناوی RPC S3 کە ئەم ئیمولیشنەوە لە یاریەکانی پلەیستەیشن 3
بە شێوەکان لەسەر کۆمپیوتەر کار بکە ئەگە دێتەوە ڕۆمەکانت بەرزکرد یاریەکانت بە گیگابایتەکانەوە بەرزکرد بەڵام لەم هەفتەی ئەپدێتێکی نوێی بۆ هاتووە کە زۆربەی یاریەکان دەڵێ لە پلەیستەیشن 3 بەهێزتر کار پێ دەکات لەسەر PC پێشترێ لەسەر PC دەتوانین لە ڕێگەی ئیمیلیشنە کار بکەیت بەڵام زۆر بە خراپی کاری دەکات بەڵام ئێستا دەڵێن لەسەر PC بەشێ لە شێوەکان بەشە لە یاریەکان بەقوەترن لە چاو PS3 کار دەکەن کە هەنگاوێکی زۆر گرینگە بۆ هەم پەرەپێدەرەکان و هەم گەیمەران بیکەن و تەنانەت پەرەپێدەرەکانیش لە مەفتەیە ئامفەریمیان لە بۆ جەماعەتی ئەم ئیمیلیشنە نردووە دەڵێن ئەفیە دەستان خۆشبی بەردەوام بن ئەمەوا دەکات تۆزێک لە داهاتوو بێگومان یاریەکان ئاسانتر کۆنڤێرت بکرێن لە بۆ پلەیستەیشن 4 و 5 بە تایبەتی پلەیستەیشن 5 کات دەتوانێت یاریەکانی پلەیستەیشن 3 بێگومان کار بکە بەڵام کاتی زۆری پێویستە بۆ ئەوەی چا بکرێن بێمە سەر هەواڵێکی دیکە یەکەم جار نییە بەڵام یەکەم جارە بم شێوازە دروستە بیبینم ئەویش یاری ئەنچارتد 5 بەشی پێنجەم یاری ئەنچارتد کە دەزانین لە بەرەمێنا بوو ماوەیەک لە ماوەکان ڕابردوو بەڵام نەمانزانین بزەبت کەی بوو پێ دەچێ لە کاتی کۆڤید 2020 پێشەوەی پرۆژەی داهاتی خۆیان جێگیر بکەن بە شێوەکان کاریان لەسەر ئەنچارتد 5 کرد بێ یان تەنانەت بیرۆکەکەیان لە ناو کۆمپانیا باس کرد بێ لەبەرەوەی یەکێک لە پەرەپێدەرەکانی ناو کۆمپانیا دۆک بە ئینسایدەر گەیمینج ڕاگەیاندووە وبسایتی ئینسایدەر گەیمینج ڕاگەیاندووە کە تۆم هێدرسن بێگومان خاوەندارەکە یەکێکە لە ڕۆژنامەنووسە باڕپێکراوەکان ڕاگەیاندووە بەڵێ بیرۆکەی ئەنچارتد 5 لە ناو کۆمپانیا دۆک یا قوستوری دۆک بۆ چەند جارێک لە پێش کۆڤید یاخۆ لە کاتی کۆڤید باس کراوە ئاویستویانە کاری لەسەر بکەن تەنانەت چیرۆکەکەشیان بە شێوەیەکی سەرەتایی ئاوتلاین کردووەتە نەخشەڕێگای چیرۆکیاندا ناوە کە چیرۆکە زۆرنس پێ دەکات چۆن ناوەڕاستەکەی و کۆتاییەکەی چۆن بێ دەزان باچی چ دەکات چیرۆکە بەڵام بەرەمێنان دەستی پێ نەکردووە بە هۆکاری ئەوەی بێگومان دەزانین خەریکی چ بوون خەریکی لاسەڤەسی ئۆنلاین بوون ئەویان کانسڵ کرد دواتر ئێستا دەستیان بە یاری ئینترگلاکتیک کردووە کە بڕیارە لە ماوەیەک ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە مهم ئەنچارتد 5 زیندووە لە ناو دۆک بەڵام پێم وایە وەکو خۆم لە جەنەرێشنی داهاتوو دەیبینین پلەیستەیشن 7 دەیبینین نەک لە پلەیستەیشن 6 دەیبینین نەک لە پلەیستەیشن 5 چاوەڕوانی بزانین وەروە زۆر ئۆپسیارەمان هەبوو لافتەکەی ڕابردووش باسم کرد ئایا مینگا یاخود دیمەنە ڕوت و سێکس زەنەوە یاری گارۆڤاریەک و دووسێ دەمێنێت لەم ڕیمەیکە نوێ یاخودنا پێرەچێکەوە دەنجی کرەیتۆس تیسی کارسن وەڵامی دابینێتەوە ئەویش بەپێی قسەی ویبی دەڵێ بەڵێ دەمینێت لەبەرەوەی دەڵێ لەوانەیە گەیمەرانی دڵخۆش بکات دەڵێ I think so پێم وایە دەمێنێتەوە لەبەرەوەی دەزانم گەیمەران ئەمە تایبەتی مێشک پیسەکان حەزیان لەو شتە قوڕانەی حەزیان لە مینگایە بەپێی قسەکانی تیسی کارسن بی دەڵێ زۆر بە کەمی شتەکان دەستکاری دەکرێن بەڵام نازانێت چ دەستکاری دەکرێن بەڵام پێی وایە سێکس مینی گەیمسەکان یاخود دیارە بچووکەکانی کە مینگا بوو دەمێننەوە و ساتەمۆنیکە لای نابا کە هیوادارم ئەو کارە بکەم بێمە سەرواڵێکی دیکە سەرۆکی کۆمپانیای سۆنی بەگشتی سۆنی گەورە نەک پلەیستەیشن هیرۆکەی تۆکی مقابلەیەکی کرد کە ئەندە قسەی کرد تۆزێک سەدەزانین کە کۆمپانیای سۆنی چۆن بیر لە پلەیستەیشن دەکاتەوە ڕاگەیاندکەوە دەڵێ زیاتر لە 60% داهاتی کۆمپانیای سۆنی بەگشتی ئینتەرتەینمنتەوە تە بابەتی تەرفیهیە فیلم و گەیمە بەڵام گەورەترین بەش لەستا شێستش گەورەترین بەش وەکو داهات و قازانس لە ڕێگەی بێگومان پلەیستەیشنە بۆیە ئێستا وەکو سۆنی تاوە بیر لەوە دەکەنەوە کەوا پلەیستەیشن گەورەتر بکەن براندەکە گەورەتر بکەن چونکە داهاتێکی زۆر لە بۆ سۆنی کۆ دەکاتەوە یاخود گەورەترین داهات لە بۆ سۆنی کۆ دەکاتەوە و دەیانەوێت سۆنی یاخود سۆنی دەیەوێت پلەیستەیشن بکاتە باشترین شوێن بۆ یاریکردن بۆ ئەوەی مثلەن بەقوتی و بەهێزی بینێتەوە کە ئەمەش دڵخۆشکارە بەڕاستی سەر کۆمپانیایە گەورەکە مەسە سەرۆکی مایکرۆسۆفت بڵێ ئێکسبۆکس دەبی تە باشین شوێنە بۆ یاریکردن چەند دڵخۆشکارە کە لە مێژە قسەیان نەکردێ بەڵام هیوادارمە قسەی بکەن لەبەرەوەی مانگ ئێکسبۆکس خەریکە زیندوو دەبێتەوە سۆنی دەڵێ دەمانێت پلەیستەیشن بێتە باشترین شوێنە بۆ قسەکردن ینی یاریکردن کە ئەگەر بێتن نرخەکەش دابەزێن زۆر باش دەبی میهیم بێمەسە ترۆلەرێکی نوێژ لە بۆ یاری سارۆز بڵاوکرایەوە کە بڕیارە لە کۆتاییە مانگە بەردەست بێ کە زۆر جوان دیارە قەشنگ دیارە من ڕۆژ یەکەم دەیکەم کیفم بۆ زۆر یاریانە دێ بەڵام یاریش تۆزەی قوڕز دیارە بەڕاستی بەڵام لە ڕووی لە چاو یاری ڕابردوو ڕیتۆرناڵی زۆر ئاسانتر دەبی لە بۆ گەیمەرە بەهۆی بەرزبوونەوەی نرخ لەسەر بەهۆی بەرزبوونەوەی نرخی پلەیستەیشن بە تایبەتیش PS5 Pro کە ئێستا لە ئەمریکا $900 لە کوردستان $900 لە ژاپۆن پێما بە $880 شتێکی وایە بە شێوەیەک لە ژاپۆن
پلەیستەیشن 5 پرۆ فرۆشی دابەزیوە کارە ساتە ئۆکەی مەسەن سویچ 2 تەنیا لە هەفتەی ڕابردوو سویچ 2 59,000 دانەی لێ فرۆشراوە PS5 دیجیتال 12,000 لێ فرۆشراوە سویچ ئۆڵێد 7,000 سویچ لایت 4,000 لێ فرۆشراوە یان 4,000 دانە سویچ 1 4,000 لێ فرۆشراوە PS5 پرۆ ئێستا دابەزیوە بۆ 840 دانە بەم شێوەیە دابەزیوە 840 دانە PS5 یاسایی کە ئەوەکەی لەگەڵە دیسکەکەی لەگەڵە ئەویش زۆر دابەزیوە تەنیا 558 دانە ئەکسبۆکس سیریس X 525 دانە سیریس X دیجیتال ئێدیشنەکە 270 دانە سیریس H 129 دانە کە نرخی PS5 پرۆ لە ژاپۆن نزیک دەبێتەوە لە 860 دلار PS5 یاسایی 612 دلار PS5 دیجیتال 560 دلار و PS5 دیجیتالی ژاپۆنی 344 دلار کە هێشتا ژاپۆن هەرزانترە بەڵام PS5 زۆر دابەزی تەنیا هاتوتە لێڤڵی ئەکسبۆکس لە ژاپۆن بەم شێوازە ئەم گرانکردنە کاریگەری لەسەر فرۆشی PS5 کردووە و لەم هەفتەیە هەواڵێکمان هەبوو لەسەر مارەتۆنی کە ئێستا دەزانین مارەتۆن چەندی تێچووە بەپێی راپۆرتێک بێ کۆمپانیای بەنجی کە لەلایەن پلەیستەیشن کردرا نیان وتوە یاری داهاتویان چەندی تێ دەچێت بەڵام بەپێی راپۆرتێکی نوێ بێ کە فۆربس بڵاوی کردوێتەوە دەڵێ 250 میلیۆن دلار تێچوو یاری مارەتۆن بووە کە یاریەکە زۆر کەمیشی لێ فرۆشراوە بێگومان بەڵام 250 میلیۆن دلاری پارەیەکی خەیاڵیە لە بۆ یاریە و دەزانین کە یاریەکانی پلەیستەیشن یاریەکانی سۆنی پارەی خەیاڵیان تێدەچێت لەبەرەوەی دەزانین کەەوە یاریش وەکو سپارمان 2 لاس ئۆف ئەس نزیک بوونیە لە 300 میلیۆن دلار کە پارەیەکی 1000 خەیاڵیە ملیۆنێک دلار 100 دەفتەرە ئەمە 300 میلیۆن دلار کارە ساتە و ڕقەمانە مێشتی من بەڕاستی گرێت و پلەیستەیشن لە مەفتەیە ئینشتیڤێکی ڕاگەیاند کارێکی ڕاگەیاند کەوا گەیمەران دەتوانن سکانی وێنەی خۆیان بگرن و پلەیستەیشن وێنەکانی ئەوان دەکاتە کارکتەر لە ناو یاری گراند توریزمۆ 7 دەتوانین لەو خۆت یاری پێ بکەی بە ناوی You've been part of our history now be part of our history player base the player base ئەوە ناوی پرۆگرامەکەیە کە ئۆکێ بە بڕای من بۆ گەیمەرانی گراند توریزمۆ بەڵام باوەڕ ناکەم حەز ناکەم بێتەنەوە هەموو یاریەک بەڵام ئۆکەی وای نات لۆچنام سکانی خۆت دەکەی یاخود وێنەیەکی خۆت دەگری بە هەموو هەیکەلە دەرچی لە بۆ جەماعەتی پلەیستەیشن دەنێری لەگە ڕێگەی وێبسایتی خۆیان دەتخەنە ناو یاری گراند توریزمۆ 7 دەتوانانی بۆ کارکتەری خۆت یاری بکەیت هەندێکی دیکە زیاتر باسی دەکەم بەڵام ئەکسبۆکس ئەچیڤمنتی خۆی ئەپدەیت کردوێتەوە بۆ ێستا باس دەکەن لەناو هەواڵەکانی پلەیستەیشن جەماعەتی پلەیستەیشن دەڵێن ئۆکەی ئەمەش پێویستم بە ئەپدەیتێکی نوێ ترۆفیەکانە کە پێویستە ترۆفی ناو پلەیستەیشنی ئەپدەیت بکرێتەوە کە ترۆفی بەڕاستی ئەو کەسانی ترۆفی هەنتەرن ترۆفی شتێکی خۆشە یاری ساپانچی 2077 ئەپدەیت کراوەتەوە لە بۆ PS5 پرۆ لە ڕێگەی ئەپدەیتێک و پاچێک کە 7 گیگابایتە کە ڕێیترێسینگیان دوونە ڕێیترێسینگیان زیاد کردو ڕێیترێسینگی پرۆ لەگەڵ ڕێیترێسینگ وەرە پرفۆرمەنسیان زیاد کردووە کە ئێستا بۆ یەکەم جارە یاریەکە بە 90 FPS لەسەر PS5 پرۆ دەتوانانی بە شێوەی VRR مەسەن کار پێ بکەی PS5 خود ڕێیترێسینگەکە بە ڕێیترێسینگەوە وێنەدانەوە تاوەکو 6 FPS یاخود بە 6 FPS کار دەکات ڕێیترێسینگی پرۆش لە 30 فریم بۆ 40 فریم بەرز دەبێتەوە کە یاریەکە زۆر قەشنگ خۆی بە دیار دەخا هەروە کۆنترۆلەرێکی نوێشی پلەیستەیشنیش ئاشکرا کرا دوال سێنسێکی نوێ ئاشکرا لە بۆ یاری 007 First Light کە شێوەیەکی گۆڵدی هەیە لۆگۆی 007 لە ناوەڕاستی پادەکەی هەمان هەیە لە پشتەوەش یاری جێمز بۆندەکە نووسرا کە زۆر قەشنگ دیارە بەڕاستی بەڵام نایکردنە بە مفی گرانە بێمە سەر هاڵێکی دیکە سۆنی زیاتر لە 100 یاری دیکەی دیڵست کرد کە ئەمە یاری سۆنی پێ دەڵێت شەڤڵوێر یاخود یاری زۆر هیچن زۆربیان یاریەکان دەدەقە بۆ 20 دقەنە داوای 200 دلار دەکەن کە یاریەکەش دەکەی بەس بۆ ئەوەیە کە ترۆفیەکی گەورە بداتێ یاخود زۆربەی یاریەکانی کە دیڵستیان کردوون بە AI دروست کراون مثلنی وەکو یاری مۆبایلی نە یاری گەندەنە پلەیستەیشن ستۆریان داجی کردی و شتێکی واشیان پەیوانیە یەکی لەو یارانەی کە سۆنی لای داوا یاریەکە بە ناوی جیزس سیمولیتر کە یاریەکە تۆ دەتوانی وەکو مەسیح لە یاریەکە یاری بکەی خەڵکی چاکەی تۆشتانە ئەویش بەبەرکەوتووە کە ئەمە یاریی شەڤڵوێر نییە ئەمە یاریەکە لە نێوان چەند کەسێکەوە بەڕاستی دروست کراوە یاریشی AI وشت نییە بەڵام بەداخەوە ئەویش بەبەرکەوتووە بێمە زەراوەڵێکی دیکە سۆنی یەکێ لەو شتانەی لە ماوەکان ڕابردوو باسم کرد دوگمەیەک لە ناو پلەیستەیشن دۆزرایەوە بە ناوی کڕۆس بای مەسەن یاریێک لەسەر پلەیستەیشن دەکڕی یاریەکە دەتوانین لەسەر پیسیش تۆ بیتە خاوەنی مەسەن وەکو ئەکسبۆکس پلەی ئەنیوێر
ئەتا کەسە بە فەرمی بێگومان ئەم شتە کرۆس بای نەبوو فەرمی بەڵام لەناو داتابیسی یاخود پلەیستەیشن ستۆر گەیمەران دۆزی بیانەوە لۆگویە بەڵام ئێستا بە فەرمی لۆگۆیەکە نەماوە پێ دەچێت سۆنی بێگزاریم لۆگۆی لادا بێت کە لۆگۆیەکە دەنووسا کرۆس بای PS5/PC پێس ئێستا نەمابێ هۆکارەکەش بێگومانەوەی کە لافتەکان ڕابرد باسم کرد سۆنی چی دیکە یاری زەبەلاحی خۆی سینگل پلێر لەسە PC بەردەست ناخە مەسەن یاری وەکو ساڕۆس و وڵڤڕینی ئەم ساڵ نیانە سە PC بەداخەوە زۆر بەداخەوە بێمەسەر تەنانەت یاری گۆسەڤیۆتەیش نات سە PC بێمەسەر هەواڵێک کە جەماعەتی فانتم بڵێت زیرۆ ڕایانگەیان لە مەفتەیە کەمە یاریێکی تایبەتی پلەیستەیشنە وەکو کۆنسۆڵ وڵام سە پیش بەردەست دەبی لە ماوەی داهاتوو کە زۆر قەشەنگ دیارە ڕایانگەیان کە بە هیچ شێوازێک ژیری دەستکرد یاخود ئەیان لە ناو یاریەکەی خۆیان بەکار نهێناوە دەڵێت سەرجەم ئەو کۆنتێنتانەی لە یاریەکە هەیە چ بە دیزاین بێت بە وێنە بێت بە کاراکتەر بێت بە دایالۆگ بێ هەر هەمووی لەلایەن هونەرمەندی ڕاستەقینە دروست کراوەکە دڵخۆشکارە ئەچەندە سەیرە قسێ بکەین کە دڵخۆشکارم کە مرۆڤ هێشتا ماوەنشە دروست دەکەن هەموو شتێک نەباتە ژیری دەست کرد بێمەسەر ئاڵەکانی ئێکسبۆکس لەم هەفتەیە ئێکسبۆکس شتێکی گەورەی کرد لە بۆ فۆرزا هۆرایزنی 6 چی کرد نەخشەی یاریەکەی بۆ بڵاوکردنەوە کە ئەمە گەورەترین نەخشە یاری فۆرزای تاوە کەستا ببینین لەسەرەوە بێگومان بەفرمان هەیە دێ خوارەوە شەقامی گەورەمان هەیە لە خوارەوەش بێگومان لە کەناردەریایەکەی شارە گەورەکەمان هەیە کە لەسەر تۆکیۆ بێگومان دروست کراوە وەرزەکانمان گەڕایەوە شتانە وەروە 6 خولەکێکیش لە گەیم پڵی یاریەکەیان بڵاو کردەوە لەگەڵ بەردەستبوونی کاژمێری سەرەتا لە بۆ هەندێک یوتیوبەری بە شێوەی ئەلفابێتە بە تووشێر تاقیکاری کردیان کە هەر هەمووی زۆر قەشەنگ دیارە و بێگومان من چاڕوانی ئەم یاریە کە ڕاقی دیارە وەروە یاری فۆرزا پێرچێکەوە کۆنتترۆلەرێکی تایبەتی ئێکسبۆکسی لە بۆ بڵاو بکرێتەوە بەناوی لیمیتد ئەدیشنەکەی قەشەنگ دیارە بەڵام زۆر قەرەبارغە بەڕاستی دیانتان تۆزێک جوانتری بکەم و یاری ستیت ئۆف دیکەی کە دەنگۆیەکان وان لە چەند هەفتەی داهاتوو بە شێوەی شش تاقیکاری بێتا یاخود ئەلفا لە بۆ هەندێک لا گەیمەران بەردەست بتوانن یاریەکە خۆتان نانووس بکەن توان یاریەکە بە شش تاقیکاری بکەن قسەیەکی نوێشی هەیە کە دەڵێ ئەم یاریەکە لە ساڵی 2020 بۆ یەکەم جار نمایش کرا تڕۆگەرە سینەماتیکەکەمان بینی دەڵێ ئەمە تەنیا لەسەر پارچە وەرەقەیەک نووسراوە واتە یاریەکە بەرەبنای هەردەستی پێ نەکرد بوو تەنیا لەسەر وۆردێک هەندێک لە بیرۆکەکانیان نووسی بوو ئەم تڕۆگەرە سینەماتیکیان بۆ دروست کرد وەتە لە 2020 دەست بەرەمای دەستی پێ نەکردە بۆی یاریەکە لە دوای چەند 6 ساڵ هێشتا دیارنیەکەی بڵاو دەکرێتەوە دەش زۆری ماوە بێمەسەر هەواڵە گەورەکەی ئێکسبۆکس بۆ جەماعەتی ئەچیڤمنتی یاخود وەکو ترۆفیە بەڵام لە بۆ ئێکسبۆکسی کە پێدەوتی ئەچیڤمنت ئەپدیت کرایەوە سەرۆکی نوێی ئێکسبۆکس ئاشا شەرما لە مەفتەی ڕاگەیاندکەوە ئەچیڤمنتیان ئەپدیت کردوەوە و ئێستا ئەگەر یاریەکیش هەموو ئەچیڤمنتەکان بەردەست بینی وەکم چۆن پلاتنەمت هەیە ترۆفی پلاتنەم تێ لەسەر پلەیستەیشن لێرە دەنووسێت 100% هەرم بەرزهێناوەتە ئەنیمەیشنێک و وێنەیەکی تایبەتی خۆی هەیە کە دەنووسێت هەمووی بەرزهێنا وەروە گرافیکەشیان زۆر بێگومان جوانتر کردووە. بێمەسەر هەواڵی یاریەکان و بە GTA 6 دەست پێ بکەم لە مەفتەیە زانیاریێکمان هەیە یەکێ لە پەرپێدەرەکانی ڕۆکستار کە کاتیخۆی لە ڕۆکستاری کاری کردووە بەڵام کار لەسەر GTA 6 کردووە لەسەر ڕۆکستار نماوە لە مقابلەیەک لە مەفتەی ڕاگەیان بڵێ هۆکاری سەرەکی ئەوەی کەوە یاریەکانی GTA بەم شێوازە بەڕاستی دەچن و بە تایبەتیش GTA 6 بەم شێوەیە بەڕاستی دەچێن بۆ ئەو دەگرێتەوە کاتێک کە لە ڕۆکستار کار دەکەی ڕۆکستار پێت دەڵێ هیچ سنوورێک نییە بۆ بیرۆکەکانت هەرچیت پێخۆشە هەرچیت پێ دەکرێت ئەنجامی بدە تەنیا سنووری تەکنیکیان هەیە مەسەن دەبێتەوە یارێک دروست کرد بۆ PS5 ناکرێت بەهێز و توانایەکی گرافیک کارتی 5009 دروستی بکەیت کە نرخی $5,000 تۆ دەبێت PS5 دروستی بکەیت نمونە ئێکسبۆکس دروستی بکەیت دەڵێت تەنیا سنووری تەکنیکیمان هەیە بەڵام لە ڕووی دیزاین لە ڕووی قسە لە ڕووی دایالۆگ لە ڕووی حرەکە لە ڕووی شێوە لە ڕووی مەسەن کارکتەرەکان چی دەکەن و چی ناکەن ئۆتۆمبیلەکان شێوەیان چۆن بێ و چۆن کار بکەن چۆن ناکەن میکانیکی یاریەکەشتانە دەڵێت ڕۆکستار هیچ سنوورێکی نییە بۆیەش هەرچی دەیبینی هەر هەمووی پەرەپێدەرەکانن مێشتی خۆیان بەکاردێن مەسەن وەکو ستودیۆکانی دیکەنیە لەبەر ستودیۆکانی دیکە سنووریە یەکجار زۆریان داناوە کە تۆ ناتوانین لەم مەسەن چوارچێوێ دەربچی بۆی زۆر بە یاریەکان هەم بێک دەچن بەڵام سەیری ڕۆکستار بکەی سەرجەم یاریەکانی ناڵێم جیاوازن هەمووی ئۆپن وۆڵد دۆشتانە لە بەڵام حەز دەکەی کە تەکنیکی لە ڕووی مەسەن تەکنیک و سنوورداریەتیان هەیە بۆ گومان توکە دەسە کۆنسڵ وڵا دەکەێتەوە بەڵام لە ڕووی مەسەن میکانیزمی یاریەکە سیر دەکەین کە بەردەوام شتی گەوریان تێدا مەسەن ڕێدێت ئەو میکانیکە گەوری تێدا نمونە زۆر بەسیترین نمونە کە بیهێنمەوە لەسەر ڕێدێت کە بەم شێوازە وردەکارە دروست کراوە سەرجەم کاراکتەرەکانی ناو یاریەکەی
مثلا جگە لە ئارتەری سەدەم کارکتەرەکانی دیکە لە بەیانی تا ئێوارە لە خەڵ دەستن ئیش و کاریان هەیە و دەستنەوە ماڵەوە و دەنون و ڕۆژی پاشی دووبارە دەست پێ دەکەنەوە واتە میکانیزمی کارکردنیان هەیە نمونە بۆڵزەکانی ئەسپەکان لە هاوینان درێژ دەبن لە زستانان بچوک دەبنەوە ئەوانە شتی سەرنجاکێشن لەبەرەی پەرەپێدەرەکان سنووریان بتانە درا شتی باشیان کردەوە بۆی دەڵێ GTA 6 بە هەمان شێوە دەبێ شتی گەورەی تێدایە کە بیدۆزنەوە بێمە سەر یوبیسۆفت لەوانەیە ئەگەدار نەبە بەڵام یوبیسۆفت خەریکی بڵاوکردنەوە یاریی نوێ بە ناوی مۆربید مێتاڵ کە من یەکەم جارە بزانم ئەم یاریە هەر هەژام ئەوانە پێشتر جێم نێبوو بە یاکۆلدا مثلا کۆنفرانسەکان بینیوە بەڵام لە بیرون ماوە یاریەکە ئێرلی ئاکسس لە هەفتەی داهاتوو پەرتەس دەبێت لەسەر PS5 و ئێکسبۆکس و PC کە ئەمە شێوە یاریەکەیان زۆری نازانم بەڵام یوبیسۆفتش بەخۆش ڕکلامێکی زۆر باشی لەبەوە ناکات وەروە گەیمپڵەی نوێمان هەیە لە بۆ یاری ئەیس کۆمبات 8 کە هەشت خولەکێکە پەرەپێدەرەکان خۆیان قسە لەگەڵ دەکەن دەڵێت چەند گۆڕانکاریێکمان کردووە نمونە پێشتر لە یاریەکانی ڕابردوو ئەیس کۆمباتی مثلا دیمەنی سینەماتیکەکان بە کامێری کەسی سێم بوون ئێستا بووتە کەسیەکە و دەڵێ کە لە ناو فڕۆکەکە دەیتە خوارەوە چیرۆش یاریەکەی زۆر زۆرتر تێدایە لە کاتی ناخواردنە لەگەڵ فڕۆکەوانەکانی دیکە لەگە سەربازەکانی دیکە شتی زیاتر تێدایە و دەڵێ ئەمە پڕوردەکاری ترین یاری مەسەرەن خۆیان دەبێتەوە گۆسە بەرەکان هێنابێت بێمە سەر یاری ساوند هیل تاون فۆڵ کە یاری نوێیەکەی ساوند هیلە کە لە هەفتەکانی ڕابردوو بینیمان گەیمەرێکی زۆر لە نەک گەیمەرێکی زۆر دەتوانم بڵێم جیهانی ساوند هیل ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئەوەم ساڵیشەوە زۆر باس کرا بۆیە گەیمەرێکی زۆر ئێستا ئاشنای ساوند هیل بووینەوە لەم هەفتەیە جەماعەتی کۆمپۆزەرەکە ئەو کەسێک کە کاری میوزیک کۆشتان دەکات ترۆیەکیان بڵاو کردەوە دەڵێن یەکێک لە باشترین کارەکانی میوزیک و کۆمپۆزیان بۆ کردووە میوزیکیان بۆ کردووە دەنجیان بۆ کردووە لەبەرەوەی خۆی یاریەکە ستایڵەکەی بەم شێوازەیە و دەڵێ جگەرە ترسناچەکەی لە ڕووی تەکنیکشەوە کارێکی زۆر باشی دەنجی بۆ کراوە بێمە سەر یاری ئێلدن ڕینگ کە بەرەمێنانی فیلمەکەی خەریکە دەست پێ دەکەی ئەخۆ سێتی فیلمەکە دروست کراوە دەست پێ دەکەوە لەم هەفتەیە سێتی فیلمەکەش لە ئۆنلاین بڵاو کرایەوە کە دەبینین کەوا شوێنی کەنیسەی ماریکایان دروست کردوێتەوە بەڵام لە ستایلی لینگرێف ئەگەر مەسەن یاری ئێلدن ڕینگت کردبی وەکو من دەزانین کەوا ئەو شێوەی کەنیسەی کە دروستیان کردێتەوە بەشێکی ڕووخا و کۆن دیارە بۆیە پێ دەچێتەوە سەردەمی تارنیشتی بێ سەردەمی ئەو تۆبێک کە لە یاریەکە هەیە ئێلدن ڕینگ پێشوشی هەیە و دواتریشی هەیە بەسەرەن سێتار زمانی جیاوازی هەیە دەتوان کای لەسەر کۆنسیلۆکی لێ بجێڕنەوە بەڵام ئەمە لە لینگرێفە کەواتە دەگەڕێتەوە سەر سەردەمی کە تۆ یاریەکە دەکەی بەڵام هێشتا نازانین کە چیرۆکی یاریەکە بزەبت باسی چ دەکەوە چۆن دەست پێ دەکەنەوە شتانە بەڵام زۆر جوان دروست کراوەتەوە هیواداریشم فیلمەکە زۆر ڕاقی بێ لەبەرەوەی ئێلدن ڕینگ بەڕاستی یەکێکە لە یاری ناوازەکان بێمە سەر کۆنامی ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری ئی فوتبۆڵ بەردەستخستووە بە بۆنەی ئەوەی 1 ملیارد جار داوڵند کراوە کە یاریەکە بێگومان فری تو پڵێ بە خۆڕاییە بۆ ێوا زۆر داوڵند کراوە بەڵام ماستەر لیجی گەڕانەوەتەوە لە ڕێگەی ناوێکی دیکە بە ناوی ئی فوتبۆڵ کۆنێکت کە هیوادارم PS بگەڕێنەوە بەڕاستی هیوادارم کۆنامی تەمان زۆر باش هاتووە کۆنامی هیوادارم جەمانێ بگری PS بگەڕێنەوە ئاستی خۆی نۆمانسکای ئەپدێتی نوێ لە بۆ بەردەست بڵاو کرایتەوە لە ئەپدێتە نوێیەکە تۆ دەتوانی لەگەڵ چەندین کەسی دیکە بە شێوەی ئۆنلاین مثلا لە حەبەکان بێکەوە ڕاوەستن هەرکەسە وەکو پۆکەمۆنی بوونەوەرێکی خۆیان لە ڕێگەیەکی لەسەر دیسکێکی دیجیتاڵی دەربێن و شەڕ بکەن کە پشتیش سەرداشە بە خۆڕایشە بێگومان وەروە یاری بێگومان بێمەوە سەر 007 لە بۆ سویشی دواخرا لە بۆ هاوی نیەم ساڵ بەڵام بڕوارەکەیان شتاشان نەکردووە واتە لەسەر سویچی بڵاو ناکرێتەوە بەڵام لە 27/5 لەسەر PS5 و ئێکسبۆکس و PC بەردەست دەبێ خۆشەویستانم ئەمەش بەرنامەی سفرێک ژیری بوو ئەمڕۆ دەیمانجی چوارە ئەڵقەیژمانە 300مان تۆمار کرد یەکجار دڵخۆشم زۆر سپاسی پشتگیری و پاڵپشتەکانتان دەکەم هیوادارم دوگمێ لایک و سبسکرایب لەبیر نەکەن تا هەفتەی داهاتوو ئەڵقەی داهاتوو بەخدای و گەورەتان سپێرم خوداتان